ئامادەبوانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست چالاگوانانی قەدرگران بە ناوی ڕێکخراوی داکۆک بە خێرهاتنی گرمتان دەکەین و سپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنتان. بەڕێزان، ئەمڕۆ 5 ئایار 14 ساڵ بەسەر تیرۆرکردنی سەردەش عوسمان پەڕ دەبێت و لێرە و لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و ئەوروپا و ئەمریکا ئەم یادە زیندوو ڕادەگیرێت. سەرەتا دەقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. دەستان خۆش بێت. سڵاو بۆ ڕۆحی شەهید سەردەش عوسمان. ئێستاش بانگێشتی کاگیاتمان دەکەین بۆ خوێندنەوەی ژیاننامەی شەهید سەردەش عوسمان با بفەرمێت. سەردەش عوسمان 25 دوانزەی ساڵی 1970 لە خێزانێکی جووتیاری گوندی گردی عازەبانی دەشتی هەولێر لەدایک بووە. سەردەش عوسمان ڕۆژنامەوان و خوێندکاری بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین بوو. ئەو ماوەیەک پێش تیرۆرکردنی چەندین نووسین و ڕەخنەی بڵاو کردەوە دیارترینیان وتاری من عاشقی کچەکەی بارزانی. وتارەکەی گزارشتێکی ڕاستەقی نەبوو لە حکومڕانی خێڵەکی و ستەمکاری و نادادی و گەندەڵی و خۆسەپێنەی دەسەڵاتی کوردی بوو. نووسین و ڕەخنەکانی سەردەش تەنها بۆ ئاگاهێنانەوەی دەسەڵات و میلەت بوو کە پەیامی چاکسازی و ڕۆشنبیری خەڵکی کوردستانی لەخۆگرتە بوو. سەردەش عوسمان بەر لە تیرۆرکردنی بەباشی خوێندنەوەی بۆ دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و چەتەکانی کردبوو. دەیزانی کە هەر ئازادی خوازێک بانگەشە بۆ ئازادی و بۆ خۆشگوزەرانی هاونیشتیمانەکانی بگات ڕووبەڕی مەرگ دەبێتەوە. هەر بۆیە لە نووسینەکانی بەڕاشکاوانە بەر لە تیرۆرکردنی و تارێکدا نووسی بووی دوعا دەکەم مردنێکی تراژیدیان پێ ببەخشن شایستەی ژیانە تراژیدیاکەم بێت. بۆیە ئەم قسانەی دەکەم تا بزانن گەنجانی ئەم وڵاتە لە مردن ناترسن و سادەترین هەڵبژاردنیان مردنە. بۆ ئەوەی تێبگەن کە ئەوەی ئێمە دەترسێنێت بەردەوامی ئەم ڕۆژگارەی ئێستایە بۆ نەوەیەکی داهات و نەک مردنی خۆمان. دوجار لە کاتژمێر 8 بەیانی و لە ڕۆژی 4 ئایاری 2010 لە بەردەم زانکۆی سەلاحەدینی هەولێر لەلایەن ژمارەیەک چەکداری دەمامکدار سەر بە حیزبی بنەماڵە و ڕفێنرا و ڕۆژی 5 ئایار لەسەر ڕێگای مووسڵ تەرمەکەی بە شوێنراوی دۆزرایەوە بەداخەوە. سەردەشت عوسمان short biography. Sardasht Usman Hassan Hamad was born in 25 December 1987 in Erbil. He completed his primary and secondary and high school education in Erbil. He officially started writing and journalism in 2004 and he was a member of the editorial board of the weekly newspaper Aishtinama and sent reports to the several Kurdish magazines and newspaper. Among the most prominent journalistic articles are: first one, I'm in love with the Barzani daughter. Neither the president or his daughter are God. My first killing bell was ringing the great man. Clear and harsh criticism was distinctive feature of Sardash writing and journalistic work. His courageous pen made to break his ideals of power. He was a final year of student English department of the University of Salahuddin. He was kidnapped in front of his college on the 4th of May 2010 by the brutal force in front of the public and the police. They shot him in the mouth and assassinated him. The next day they dumped his body in Mosul. His assassination case was echoed widely at home and abroad as a violation against journalists and freedom. Barzani's family and Kurdistan Defense Agency and Masroor Barzani himself are considered to the killer of the Sardash Usman. وەک ئەوەی کە سەردەشت وتی لەکوێ قەڵەمەکەمان شکا داوا لە هاوڕێکەمەکەم لە سەری دێڕەوە دەست پێ بکە. ئێمەش ئێستا لە سەری دێڕەوە دەست پێەکەین و ڕوبەڕووی ئازادی خواستکوژەکان و خواکانیان کە یەکێتی و پارتیە کە کردوونیان بەخوای خۆیان وازان ئەو مەعاشە گڵاوانە بێبنن لە برسا. ژیانمان خراپ تێکچوو نەماوە خزمایەتی دژی یەک ڕاوەستاوین تێکچووە ئاشنایەتی ئەوەی قسەی حەق بکە خەڵکێکەن دژایەتی تاکەی ژین بەسەرە بن بە سووکی و ڕسوایەتی بەسە زوڵم و زۆرداری بەسە ناتەبایەتی بۆ ئازاردانی منت لا بۆ بە ئازایەتی حکوومەت کۆی لەو سووکە دوژمن پێشەوایەتی کوشتن و دزیکردن بووە بە هیوایەتی گەر فەرمان ڕەوا بمرێ کوڕەکەی لە جێگایەتی کوانێ فەرمانی ڕەوا تاکەی ناڕەوایەتی حاکم بوو بە بەرتیل خۆر هەرم لەو ئەولایەتی خوا و قیامەتی بیرچوو بەس خەمی دنیایەتی میلەت برسی و وێنانەشین و واوەیلایەتی حکومەتیش بوو بە فیرعون هەرگەشت و سەفایەتی گەلگی ڕۆدەی و خەمی موچە و کارەبایەتی
نەفرەتی خواتان لێبێ ئەمە بوو کوردایەتی. ڕۆژنامەنووس و ئازادکراوی بادینان گۆهدار زێباری شەهید سەردەر شەهیدی نان و ئازادی بوو. ئەو گوتارەی لەسەر تیرۆر کرا باسی چەوسانەوەی کرێکاران و موچەخۆران دەکرد، باسی ژیانی بەرپرس و هەژار دەکرد، باسی ئەمنیەتی میلەت و دەسەڵاتدار دەکرد، باسی هەموو ئەو شتانەی دەکرد کە بە نووسین ناگوترێن و بەچاو نابینرێن، بەدڵ گزارش ناکرێن، بۆیە پەنای بردەبەر فانتازیا تا بتوانێت بگاتە هەموو ئەو وشانەی کە دەیەوێت بۆ ئێستا و داهاتوو بڵێت ئەوە تا هەڤاڵەکانم شێروان شێروانی 1305 ڕۆژ لە زیندانی بەڕێ دەکات، قارەمان شوکری 1995 ڕۆژ لە زینداندا بەڕێ دەکات و سلێمان ئەحمەدیش وا دەگاتە 1995 ڕۆژ لە دووری ئازیزەکانی بەڕێ دەکات و چەندین کەسی تر لە زیندانە تاریکەکاندا هەن هەتا خێزان و خانەوادەکانیشیان ناتوانن قسە بکەن و خەڵک هێشتا لەژێر هەڕەشەی گرتن و نانبڕکردن و ناتوانن ئازاد بژین و ئازاد بڕیار بدەن. ئەمەش ڕۆژ بە ڕۆژ ناو دەنگی هەرێم لە چاوی دنیا و راپۆرتە نێو دەوڵەتیەکان لەکەدارتر دەکات و ڕۆڵی ئێوەش لە ئەوروپا هیچ کەمتر نییە لە خەباتی ناو زینداندا. ئێوە دەبنە ئومێد بۆ زیندانیەکان و خانەوادەکانیان کاتێک دەبینین و دەبیستین ئێوە لە ئەوروپا لەسەر زادن و ئیرادە و هێزی ئەوان زیاتر دەبێت و ومێدی گەورەمان بە خەبات و بەرخودانی ئێوە هەیە. ئێوە پشت و پەنامان و چاوی مەزلۆمەکان بەرامبەر بە کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتە زلهێزەکان بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە و هیوای ئازادی بۆ هاوڕێکانمان و هەزار درود لە ڕۆحی سەردەشت و تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی. ڕۆژنامەنووس و ئازادکراوی بادینان گۆهدار زێباری. بۆ لای کاک داروان حەمەدەمین بۆ خوێندنەوەی وتاری بنەماڵە با بفەرمێت. 14 ساڵ دوای تیرۆرکردنی سەردەش عوسمان. سەردەش عوسمان سمبولی درۆشاوەی ویستێکی قوڵە بۆ گۆڕانکاری. بەکرۆ عوسمان 14 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی پەڵەدار بە کارەساتێکی نادادپەروەری بە دەنگێکی بوێرمان بۆ ئازادی یەکسانی لە دەستدان سەردەش عوسمان ڕۆژنامەنووس تێکۆشەر بوێر 5 ئایاری 2010 بە دەستی سەرانی دەسەڵاتی کوردی تیرۆر کرا. سەردەش عوسمان بە ڕۆژێکی ڕووناک لە شەقامی شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان بە بەرچاوی خەڵک و پۆلیس و بەبەر دەرگای کۆلێژی لەلایەن چەتەکانی یەکێتی و پارتیەوە ڕفێنرا و چەند ڕۆژێک دواتر تەرمی بێجیانی لە شاری مووسڵ دۆزرایەوە. شوێنەواری ئەشکەنجە و ئازار لەسەر جەستەی ناوبراو تیرۆرکراو هەبوو، هێمایەک بوو بۆ تۆقاندنی هەموو بێدەنجیەکان ناڕازیەکان. پاش 14 ساڵ سەردەش عوسمان و کەسوکاری بگرە سەرجەم جەماوەری کوردستان نەک هەر کەیسی لە بیرکراو بەڵکو هەرگیز کۆڵیش نادەین لە سمبول و ئازادی و نەمری تێکۆشەر. کوردستان بوێرانە چەتا چەکی لە شانە وەک سەددام و ئۆردوگان کورد کوژن ماڵە بارزان کێ تیرۆرستە لای تۆ مەسرور و کابینەینۆ ئازیزانمان لە زیندانن شێرە کوڕی بادینانن. ئەمە دەبوانی بەڕێز ئێستاش دەچینە لای چالاگوان کۆسار لوقمان بۆ خوێندنەوەی وتاری ڕێکخراوی داکۆک با بفەرمێت. ئەمە دەوانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست چالاکوانانی قەدرگران بەناوی ڕێکخراوی داکۆک بە خێراتنێکی گەرمتان دەکەین و سپاسی ئامادەبوونتان دەکەین و سپاس بۆ بەشداربوون و ئامادەبوونتان. بەڕێزان ئەمڕۆ 5 ئایار 14 ساڵ بەر بەسەر تیرۆرکردنی شەهید سەردەش عوسماندا تێپەڕ دەبێت و لێرە و زۆربەی شار و شارشکەکانی کوردستان و ئەوروپا و ئەمریکا ئەم یادە زیندوو ڕادەگیرێت. بەڕێزان لەم ڕۆژە خەمناکەدا قەڵەمێکی بوێ دەنگێکی دلێ ڕۆژنامەنووس و بیرمەند و ڕۆشنبیرێکی نیشتیمان پەروەری تەمەن 23 ساڵەی شاری هەولێر لەلایەن چەکدارە دەمامکدارەکانی بنەماڵی بارزانی لە بەردەم حەڕەمی زانکۆکەی و بە بەرچاو پۆلیس و مامۆستا و خوێنکار و هاوڕێکانی دوور لە هەموو یاسا و ڕێسا و بنەماکانی مافی مرۆڤ ڕفێنرا و دوای ئەشکەنجەدانێکی زۆر بە دڕندانەترین شێواز گولەباران کرا. بنەماڵی بارزانی بەم تاوانە قێزەونەیان پامێکی ڕوون و ئاشکرایان بە ڕۆژنامەنووس و چالاکوان و خەڵکی ئازادی خواز و دەنگی ناڕزایی و ئۆپۆزیسیۆنی کوردستان و بێباکانە وتیان هەر کەسێ باز لە نان و ئازادی و دزی و کەندەڵی دەسەڵاتی بنەماڵەکەیان بکات بەم شێوە بێدەنگی دەکەین. ئەوەی جێگای داخە تا ئێستا ئەم بنەماڵەیە بەردەوامن لە تاوانەکانیان دژ بە ڕۆژنامەنووس و ئازادی خوازان دوای تیرۆرکردنی شەهید سەردەشت. چەندین ڕۆژنامەنووس و چالاکوانی تر
بە دوایدا لەلایەن دەستگا سەرکوتکەر و مافیەکانیەوە دەستگی کران و بێسەر و شوێن و تیرۆر کران. داکۆک وەک ڕێکخراوی داکۆکی کار لە ماف و ئازادی بەردەوام دەبین لە خەباتی مەدەنیانی خۆمان و پشت و پشتیوانی بنەماڵی شەهید سەردەشت و شەهید سەردەست عوسمان دەبین بۆ بە سزاگەیاندنی تاوانباران. ئێمە ئازارەکانمان دەنووسینەوە بەڵام دنیا بە ئازارەکانمان پێ دەکەنێت. ئێمە باز لە چاکردنەوەی داهاتوو دەکەین بەڵام ئەوان باز لە خراپی ڕابردوو دەکەن. ئەکرێ ڕاستیەکان درەنگ بگەن بەڵام گومان نییە کە هەر دەگەن. سوپاس. هەزاران درود و سڵاو لە گیانی پاچی شەهید سەردەشت عوسمانی ڕۆژنامەنووس و شەهیدی قەڵەم. ئەو ئەفەرمێ نەباکم بە مردنە نەباکم بە ئازاردان لە چاوەڕوانی کۆتایی هاتنی مۆڵەتەکەمم تا بە دیداری بکوژەکانی خۆم بگەم. دوعاش دەکەم مردنێکی ترادیژا پێ ببەخشێت و کە شایستەی ژیانە تراژیدیاکەم بێت بۆ ئەوەی تێبگەین کە ئەوەی ئێمە دەترسێنێت بەردەوامی ئەم ڕۆژگارەی ئێستاە بۆنەوەیەک داهاتووە نەک مردنی خۆمان. لە هەر شوێنێ بزانین دەنگی ئێمە پێویستە پڕ بە گەرومان هاوار دەکەین لە هەر چرکێکدا هەڵ بکەوێت ئێمە مێژوان بیر دەخینەوە تا خۆیان بیر نەچێتەوە. نەقولی ئێمە ئەوەندە بچووکە تا لە سەرخوانی ناشرینی ئەوەندا بنیشین خەریکی خواردنی تیکەی شەرمەزاری بین و نوێش بۆ خوداکەی ئەوان دەکەین تا بڕۆینە سەر بەرماڵی ئەوان و ئەوان بە ئازارەکانی ئێمە دڵخۆشن بەڵام بەدبەختی ئەوانیش لێرەوەیە کەوا دەزانن ئەتوانن ئازارمان بدەن. ئەوەی ئێمە هەستی پێ دەکەین تەنیاییە بێ دیموکراسیە بێ بەرپرسیارەتیە نادات پەروەریە دزیە گەندەڵیە ئەوەی ئەوانیش خەوی پێوە دەبینن بەردەوامیە ئەوەی ئێمە دەمانەوێ ڕزگار بوونە بۆیە ڕێگاکانی نایاسایی هەندەران نەما پێی گوزار نەکەین شێوازی مردن لێدان سوکایەتی نەما لەم ڕێگایە نەمان بینی بێ کەچی ئێوە هەمان کەسی جارانن. من ئەتوانم بڵێم لە تەمەنی 7 ساڵی و بنەماڵی بەرزانیە ناسم لەوا چیوە پێتان سێر بێ بڵێن چۆن لە تەمەنی 7 ساڵی و ئەتوانی بیان ناسی. کاتی خۆی ساڵی 1990 لە یادمە لە بیرمە کە لەگەڵ باوکما بووم باوکم کێشەی هەبوو لەگەڵ بەرپرسێکی پارتیە جا کێشەکەیان هەر شتێ بوو نازانم و پەیوەندی بە منەوە نییە لە هەولێر باوکمیان سجن کرد منیشی لەگەڵا سجن کرام بۆ ماوەی 40 شەو من لەگەڵ باوکما بووم بە بەرچاو منەوە تەعزیبیانەدا هەرچەندە باوکم ئەویت با کوڕەکەم ئازاد بکرێ بینێرن بۆ شوێنێ بۆ لای کە سوکارەکەم هیچ ئیسفادەی نەبوو من مناڵێکی 7 ساڵان بووم لە سژنا بووم جا ئێستا تاکید نیم نازانم سژنی ئاسایش بوو یان سژنێکی پۆلیسی بۆیان نازانم بەڵام ئەزانم سژنێ بوو جێگای تەعزیب بوو جێگای خەڵکێکی زۆر لەی زیندانی بووە تا بۆ ناونیشانەی تەحالف هاتن ڕێکخراوی تەحالف بەتانیان هێنا و کاتە بەتانی پڵنگ هەبوو بنیان شاردەوە بۆی من نەبینن و بەتانەکانیان وەرگرت و دوای هەرو بەتانە کۆنە عسکەریانەی کەوا پێشتر دابێن بە زیندانەکان بە ئێمەیانەدا و ئەو بەتانێ پڵەی کە هاوردیان تەحالف هەڵیان گرتەوە بۆ خۆیان ئەمە وەکو ڕووداوێک کە بەسەر خۆما هاتووە وەکو ڕاستیەکە خۆم بینیم و بەسەرما هاتووە و بۆ خۆتان باشە ئەو ڕاستیازان بنەماڵەی بەرزانی دژی ئازادین دژی مافی ئینسانن دژی دینن دژی هەموو ڕاجیاوازەکانن هیچ کەسێکیان قبول نییە غەیری خۆیان غەیری ئەو کەسانەی کەوا کۆیلایەتی بۆ خۆیان ئەکەنە بن بە کۆیلەی ئەوان هیچ کەسێتریان قبول نییە و هەر کەسێکیش دژی ئەوان بۆستێتەوە جا هەر بیر و ڕایەکی هەبێت تۆمەتێکی بۆ دروستەکەن یایکەن بە تیرۆریست یایکەن بە کەسێکی مافیا یا والحاصل تۆمەتێکی بۆ دروستەکەنەوە یکەنە سژنە و ماوەیەکی زۆر لە سژدا یێڵنەوە تەنانە لە زیندانەکانە ئەشکەنجەیانە دەن تەعزیبیانە دەن و هەندێک جار تەعدای ناموسیشیان لێ ئەکەن و تەنانە دەرزیشان لێ ئەدەن بۆ ئەوەی شێتیان بکەن دەرزی هۆرمۆنیان لێدەن بەڵگەیش هەیە و خەڵکی شەناسی نەک هەر بڵێم پارتی بە ئەم کاراکە یەکێتیش بێبەش نییە لەم کارە بەڵام ئەمڕۆ ئێمە کە هاتوین لەسەر زەردەشت عوسمان قساکەین بۆیەوە بە دقیق ناو پارتی دێنم ئەنا یەکێتیش هەر بێبەش نییە لەم کارە ئەوی شەریکە لەگەڵ پارتی و بە هەمان شێوە هەردوو لە هەمان دەستور هەمان قانونیانەیە دوو بنەماڵن غەیری مافیاتی زیاتر هیچ شتێکی تریان پێ نییە هیچ شتێکیان پێ نییە تیرۆر و مافیایی زیاتر هیچ شتێکی تریان پێ نییە نە ئینسانێتیانەیە نە دیانەتیانە هیچ شتێکیان نییە. سپاسی ئامادەبوونتان دەکەم
منۆ کۆندامێکی ڕێکخراوی داکۆک دەمەوێت وتێکی سەردەشت عوسمان بخوێنمەوە لە هەر شوێنێکدا بزانین دەنگی ئێمەی پێدەگا پڕ بە گەرومان هاوار دەکەین لە هەر سرکەیەکدا هەڵ بکەوێت ئێمە مێژوویان بیر دەخەینەوە تا خۆیان بیر نەچێتەوە. بە خێراتنی ئامادەوان دەکەم لەم 14 ساڵی تیرۆری سەردەشتەکان هەروە بەردەوامە ئەمە بۆتە دێوەزمەی سەر هەردڵێک کە بێ قسەی حەق بەم دەسەڵاتە بڵێ زاڵم و سەرکوتکاری و خێڵەکی ئەم دەسەڵاتە هەر بەردەوامە هەر بۆیە ئێمە وەکو یەکەم ڕۆژی تیرۆری سەردەشت شەهید سەردەشت پێداگری دەکەین لەسەر داواکردنی بەستاگەاندنی بکەرانی ئەو تاوانە دوای 14 ساڵ لە تیرۆری سەردەشت تیرۆری شەهید سەردەشتدا هێشتا بکوژانی سەردەشت لە لووتکەی دەسەڵاتدارن و تیرۆرستان بە ئازادی و بە ئاشکرا ئەسوڕێنەوە بەردەوامن لەسەر ستەم و تاوانکاری بەرامبەر میلەتی گەلی کوردستان چەندی ساڵە پێداگری و سوربوون و سەرکردایەتی پارتی لەسەر ئەم تاوانە درەندانەیە پەنادانی تیرۆرستان و بکوژانی بەڵگەی ئەم حیزبە دەسەڵاتدار و گەندەڵەیە ئێمە ئازارەکانمان دەنووسینەوە بەڵام دنیا بە ئازارەکانمان پێدەکەن ئێمە باز لە چاکردنی داهاتوو دەکەین بەڵام ئەوان باز لە خراپی ڕابردوو دەکەن دەکرێت ڕاستیەکان درەنگگەن بەڵام گومانمان نییە کە دەگەن زۆر سپاس بۆم لە Thank you.